جاو کەسەشی زاڵ نابێ بەسەر حەزەکانی خوای پروردگار عقوبەیە بۆی کە قەت تێر نەبێ لە حەزەکانی بێنەوە کەسێک کە زاڵ نابێ بەسەرەوەی زینا نەکە بڕۆ لێی پرسە چەند هەزار زینات کردو تێر بووی هەر تێر نەبوو بەنی ئیسرائیلی جواب بوون ئەلێرە هەندێکیان دەستیان کرد بە هەڵوشینی ئاو خۆگەریەکی مشتێکیان بخواردایەتەوە تونێتیان نشکە بۆیە تێر نەبوونەوە لێی هەر خواردیانەوە خواردیان زۆر شتی تر هەیە لە ژیانی خۆتا حەزێکی خۆتە ڕاهەتووی لەگەڵی بۆ نمونە سیرکردنی فلیمێکە بۆ نمونە خواردنی حرامێکە تێر ناوی لێ سبحان الله زاڵ نەبی بەسەر حەزەکەتە تێر نابی لێی خەریکێبی تا ئەو حەزە بە هیلاکتەبە لە ناوتەبە ئەو حەقیقەتە تەماشای خەڵکە کابرا خۆی هاوارەکە ئەڵێ جگەرم بۆ تەرک ناکرێت زاڵ نەبوو بەسەر حەزەکەیە حەزەکە زاڵ بوو بەسەرەوە ئەوە سنەنی کەونی الله جل جلاله کەی تۆ عەزمە کرد زاڵ بی بەسەریا خوای پروردگار یارمەتی دەدایاننا یارمەتی دەدا والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا کەسانی کە کۆششەکەن و هەوڵەدەن زاڵ بن بەسەر نەفس و دڵ و دەرونی خۆیانە ئێمە ڕێنمونیانەکەین زاڵیانەکەین ئەگەر کۆشش نەکە ئەگەر گوێ پێ نەدا زاڵ نابێت تاو لەگەڵ یەڕوا لەگەڵ یاتوێتەوە